یاریەکانی قۆناغی کۆتایی خولی پلەیەکی عێراق بۆ گەیشتن بە خولی بەردەوامی هەیە و یاریەکانی گەڕی دووەمی بەڕێوە چوو هەر سەیانە کوردیەکەش سەرکەوتنیان بەدەستێنا. لە کۆمەڵە یەکەم سێ یاری بەڕێوە چوو کە یاریەکانی لە شاری کەربەلا بەڕێوە دەچێت. سەرەتا یانەی گازی باکوور ڕوبەڕووی کەربەلا بوویەوە و گازی باکوور توانی بە تاکە گۆڵی عەبدوڵڵا دەحام سەرکەوتن تۆمار بکات. والمحاولة والكرة عند حيدر قاسم الفرصة جول أول يدور الآن. لێرێکە لێدانێکی سزا بۆ کەربەلا ئەژمار کرا بەڵام گۆڵپارێزی گازی باکوور سەعەدی ڕەبیع توانی ڕێگری لە گۆڵ یەکسانی بۆ کەربەلا بکات و تۆپەکەی کۆنتڕۆڵ کرد. لە یاری دووەمی هەمان کۆمەڵە یانەی سامەڕا ڕوبەڕووی یانەی جنسیە بوویەوە و یاریەکە بە سوود یانەی سامەڕا بە کۆتا هات بە تاکە گۆڵێکی بێوەڵام. لە کۆتا یاریش یانەی قاسم و میسان بێک گەیشتن و چۆن دەستیان بە یاریەکە کرد هەروەش یاریگایان جێهێشت و بێ ئەوەی گۆڵ تۆمار بکرێت یاریەکە کۆتایی پێهات. دوای بەڕێوەچوونی دووگەڕ لە یاریەکانی ئەم کۆمەڵەیە سامەڕا بە 2 سەرکەوتن و 6 خاڵ لە خانەی یەکەمە و یانەی قاسمیش بە 4 خاڵ لە خانەی دووەم و گازی باکووری شاری کەرکووچیش بە کۆکردنەوەی 3 خاڵ لە خانەی سێەمدایە. لە یاریەکانی کۆمەڵەی دووەمیش کە لە شاری بەغدا یاریەکانی بەڕێوە دەچێت سێ یاری ئەنجامدرا. زاخۆ درێژەی بە سەرکەوتنەکانیدا و 3 جار گۆڵی یانەی ڕوومادی بەسەر کردەوە. زاخۆ هەر سێ گۆڵەکەی لە ماوەی 25 خولەکی سەرەتا تۆمار کرد. لە خولەکی 1 مستەفا حەنون گۆڵی یەکەمی بۆ زاخۆ تۆمار کردو. لە خولەکی 8 هەمان یاریزان توانی گۆڵی دووەمیش زیاد بکات. لە خولەکی 25ش یاریزانی پیشەکەری بەرازیلی لۆکاس توانی گۆڵی سێم زیاد بکات. حكام الدوليين هذه محاولة زاخو مرة أخرى لوكاس البرازيلي ثالث لزاخو زاخۆ بە 3 گۆڵی پاک سەرکەوتنی تۆمار کرد. لیارێکی تر یانەی برایەتی بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە سناعی بردەوە کە هەریەکە لە زیاد ئەحمەد و ئیڤان خالید توانیان گۆڵەکانی برایەتی تۆمار بکەن. لە کۆتا یاریش یانەی سوقل شیوخ توانی بە گۆڵێکی کوشندا لە کۆتا خولەکەکان لە کوفە بباتەوە. لەم کۆمەڵەیە زاخۆ بە 2 سەرکەوتن و 6 خاڵ لە پێشەنگە و برایەتیش بە 4 خاڵ لە خانەی دووەمدایە. یاریەکانی گەڕی سێم وا بڕیارە ڕۆژی پێنجشەمە بەڕێوە بچێت و گازی باکوور ڕوبەڕووی میسان دەبێتەوە و زاخۆ دەبێتە میوانی سناعە و برایەتیش بە سوق شیوخ دەگات. حسێن محەممەد کەناڵی پێیام.